منداڵایە ئەو قوتابیە کە بەشدا دەبی لەو تاقیکردنەوەی دەبی لەو ماڵی کەشێکی ئارام دابین بکرێ لەوەی دووربی لە هەموو کێشە و گرفتەچی ئەو ماڵەی بەنسبەت داک و باب کە چکە ئەو منداڵە تەمشە ئەو داک و بابەی دەکاتن کە ئەگەر کێشەکە بیتن حتا زیرە چیش بیتن سەرکەوتوو نابی لەو تاقیکردنەوەی. ئێستا کەشتۆڕە کۆمەلاتیەکان وەکو فەیسبوک پۆبجی ئەوانە سەبەبن کە مەسەلەن قوتابی نەخوێنێتن یان لە تاقیکردنەوەکانە سەرکەوتوو نەبن دەرنەچن و دووەمیش مامۆستایەکان ئێستا مامۆستایەکان لە قوتابخانە ئەهلیەکان زۆر بە جوانی دەرس ئەدەنەوە بەس لە حکومیەکان زۆر بە جوانی نادنەوە نازانین هۆکارەکەی چییە. بۆ کاتی تاقیکردنەوەکان داواکارن لەدایکان و باوکان بێننەوەکانیان یان مەسەلەن کوڕ و کچەکانیان دوورکەونەوە لە سۆسیال میدیا مەسەلەن فەیسبوک و یاری پۆبجی و ئەم شتانە بەشکەمە تاقیکردنەوەکانە باش بن و شوێنێکی گونجاویان بۆ دابین بکەن بۆ ئەوەی کەوا باشتر پەرەبسەرن و بۆ ئەوەی کەوا تاقیکردنەوەکانیان باشتر بێت.